سلااوتان لێبێ بەڕێزان بینەران و بیسەرانی ئەم پۆدکاستە ئەمڕۆ خات و ژیان هەورامی لێرە میوانی ئەمەیە ئازیەتی کێشا و ڕێگاکی دووری بڕیوە بۆی چیرۆکی خۆی لەگەڵ ئێمە باش بکات. خات و ژیان بەخێر بێ سەرچاوم. زۆر سپاس. سپاس دەکەم کە ئەم داوای ئێمەت قبوڵ کرد. زۆر سپاس بۆ ئێوە کە بە دوای ڕاستیەکان ناگەڕێن و بۆ مێژوو. خەیرامەی سەر و چەمە چەمە زۆر بوو. هەورامی زانی وایە؟ وەکو تێگەیشتم باوکمەر بە هەورامی قسەی لەگەڵمانە کرد، بەس ئێمە خۆمان بە سۆرانی جۆبمانەدایەوە. ئەوەختیەوە لە کەرکووک بوون هەر هەورامی بە هەورامی لە ماڵەوە قسەتانە کرد. بەڵێ بەس ناڵم ئێمە بە سۆرانی جۆبمانەدایەوە. نازانم بوو. بەڵام ینی تێگەی مشکلات نییە لە قسەکردن. نانە دایک و باوکمەر بە هەورامی قسەیانە کرد. مەسەلە چییە؟ هەورامی زۆرن لە کەرکووک. ئێوەش تۆ جەنابەت لە کەرکووک لەدایک بووی وایە؟ بەڵێ ئێمە لە 53 و باوکم هاتۆتە کەرکووک. بەڵێ من ماوەی 62. لە ئەزانم مەسەلەی باوکت وا بزانم کاتی خۆی کە هاتووە بۆ ئەوە هاتووە لە کۆمپانیای نەوت لەوێ دامەزراوە وایە؟ بەڵێ بەڵام ئێوە خەڵکی ڕۆژهەڵاتن. چۆن هاتوون؟ هەر یانی لە ساڵی 53 وازان بەتا برا گەورەکەت دووسیان دامی خێزانەکەتان هەر لەو دی و لەدایک مامۆستاهۆش من و کاکسامی و شەونم. ئەمە جۆرێک لە ڕەمزیەتیشی تایە ئەوە ڕۆژهەڵاتی و ئەوە مەینەتیەتان لە باشوور بینیوە. حەزەکەم تۆزێک باسی ئەومان بۆ بکەی. هەموو خەباتە بۆ کەرکووک. ئێستا حتممە نەگەڕینەوە سەر ئەمە بە وردی باسی بکەین خات و ژیان و خێزانەکەی لەو سێڵقەی کە لەگەڵ خات و ئارە ڕۆژبیانی بوو چەندین جار ناویان دێت، ینی بە درێژایی چیرۆکەکەی ئاراخان ئەمانیش ئامادەن. لەبەرەوەی ئەمانیش یەکێک من لەو خێزانانەی کە بەهۆی ئەوەی کوڕیان باوکیان برایان پێشمەرگە بوون لەو گەشتە دژوار و پڕ لە ترس و دڵە ڕاوکێدا بۆ بیابانەکانی عێراق بوونە هاوسەفەر بوونە هاو چارەنووس. خات و ژیان ئێستا ئەگەر ئەمەیە بەڕاستی باسی ئەوم بۆ بکەی ئاراخان بەشێکی زۆری ئەم شتانێک گێڕایەوەی کە ئێمە بە دڵنیایەوە هەمان چیرۆک دووبارە ناکەینەوە لەبەرەوەی هەر خێزانێک بە ئەزمموی تایبەتی خۆیان ڕۆشتووە و ئەوەی ئاراخان گێڕایەوە بەڕاستی یادەوەری مناڵێکە لە تەمەنی 8 ساڵی بۆ ینی هەموو ئەوەی کە لەو سێڵقەیە گێڕایەوە ئەوە زاکرەی مناڵێکە لە 8 ساڵی هەتا 12-13 ساڵی. وەکو لە وێنەکان دیارە وەختە تۆ تەمەنت 18-19 ساڵێک بووە، هێشتا هەر سەرەتای تەمەنتە، بەڵام حتمەن بە دیدێکی تر ئەو شتانت بینیوە. بە دڵنیاییەوە ئەوەی کە جەنابەت بۆمانە گێڕی تۆ شتێکی جیاوازە. سەرەتا بە ئەمێ لە هەنگاو بە هەنگاو پیا بڕۆین. گوتت باوکت کرێکاری کۆمپانیای نەوت بوو. سێ کەسی خێزانەکەشتان لە ڕۆژهەڵات لەدایک بوون. چۆن هاتنە باشوور؟ وەکو بڵێ چۆن من ئەوەیان بزەبەتەها ئەڵێ نازانم چۆن هاتوون، بەس باوکم کە مناڵ بووە 10 ساڵ بووە باوکی مردووە، دوایەوە دایکیشی مردووە لەگەڵ یان دایان بە خێویانی کردووە. جا ئەو کاتەش بڵێن باپیرمانە خەجا فرسانە باپیرە گەورەمە، ئەویش خۆی وەختی خۆی بڵێن شۆڕشی کردو ناودار بووە، ئیتر کوڕی زۆر بۆ هین دیارە بەشی ئەم لای باوکموان نەدراوە. ئیتر باوکیشم ئەو کاتە هاتۆتە کەرکووک بەچێ مەبەستێ دیارە حەزی کردو خۆی بێ ئیش بکات، چون باوکم زۆر ڕۆشن بیر و تێگەیشتوو بوو، ینی بڵێن یەکەم تەلەبەی تەوێڵە بوو کە مناڵ بووە. بەزوا بزانم لە تەوێڵە زیاتر هین بووە، ینی لە تەوێڵە ماونەتەوە ئەو کاتە هەردوو هەورامانەکە یەک بووە، هەورامانی ئەو دی و ئەم دی. ئەو کاتەی ئەوەی جەنابەت باسیەکەی کۆن کۆن پێش بەڵێ ئیتر کە 53 هاتووەتە جەنگی یەکەمی جیهانیە باسیەکەی یان کەی؟ باوکم ماڵی 19 بووە. 19 تر ئەڵێن یەکەم تەلەبەی هین لە دوو کەناڵیشە باس کرا، هینەکەشی هەیە سجلەکە هی مەکتەب
لە تەوێڵەکە مەکتەب دانراوە یەکەم تەلەبە باوکم بووە. باشە ینی ساڵانێک لە تەوێڵە ژیاوە پاشان هاتوونەتە کەرکووک. بڵێ ئیتر لە کەرکووک کە چۆتە شەریکەین و چەند ساڵی لە شەریکەینەوت بە دوایە بەهینی ئەوش کە کورد بووە دیسانەوە لێوێ دەریان کردووە. ئەی کە دەرکرات چیە کرد لە کەرکووک؟ موەزەف بوو لە شین مەبانی دایری مەبانی. ئێمە لە کاک ئازادەوە لە کەرکووک لە دایک بووین کاک ئازادی برام یعنی کاک ئازاد پێش کاک ئازاد کەیتر هەیە شەونم و کاک سامی و مامۆستاوەش من بە ڕەحمەت بێ. پاشەوان کاک ئازاد دێت کاک ئازاد ئاخیری 54 لە دایکە بێ ینی سیویەکی هەشتی 54 لە دایکە بێ. ئێتر دوای ئەو شەو بۆی ڕەحمەتی دێ ئەنجا شیرین ئەنجا من ئەنجا فەرهاد ئەوەندەیمان لە کەرکووک لە دایک بووینە. سەرکاری ئێوە لەگەڵ سیاست وە کیە گەڕێتەوە ئێوە لەگەڵ لە ڕێی کیەوە ناڵێم ئێمە ئەڵێ وەکو ئەڵێ جیناتێکە بۆمان بەجێماوە باپیرە گەورەمان هەر وا بوو یعنی هەموو جارەڵێن ئەڵێنە بە جافرسان شانازی بە شەید ئازادەوە بکە. کاکم بە ڕەحمەت بێ مامۆستاوەش من ئەویش خۆی وا بوو دوو جار ئەو سجن کرا بە هینی خۆی لە ساڵی 1970 و 1970 یعنی چەند مانگێ سجن کرا بە تەعزیبەوە اعتراف شتی ناکرد دەریان نەکرد. دوای دیارە تەسیری هەر کاکم بۆ لەسەر کاک ئازادیش کاک ئازادوتی چەندێ لەوان مناڵتر بوو بەڵام زیاتر ئەو ئێمە پشتی هینی کاک ئازادمان گرتووە یعنی بە کاکمەوە بە کاک سامیەوە بە هەمومانەوە ینی کاک ئازاد چوارەمین مناڵ بووە بەڵام ئیتر ئەو ئەڵێ هەڵقوڵاوی ناوماڵەکە بوو کە بۆ کوردایەتی ئیتر ئەوەیە هەمووی وتی جۆشدا بە کوردایەتی و هەمومانی گرتەوە. بەڵێ تێکەڵبوونی ئێوە لەگەڵ ئەحزاب با بڵین لەگەڵ پێش یەکێتی مەسەن لە شۆڕشی ئەیلولە پێشکانت 1970 بڵین هەموو کورد دەرچۆ دەرەوە ساڵی 1970 نازام تو ئەگەر جەنابەت بیرت بێ کاکم بە ڕەحمەت بێ کاک سامی و کاک ئازاد بوون بە پێشمەرگە ها کەرکووک چۆڵ بوو یعنی هەرچی گەنجە بۆ ڕۆشتە دەرەوە هەبوو بە عایلی ڕۆیی ئێمە بە عایلی نەڕۆیشتین ئەوان هەرسێکیان ڕۆشنە دەرەوە. طبعا ماوەیەکی زۆری پێچوو ئەو بوو خەبەریان نەبوو ینی هیچ دەنگیان نەبوو لە کوێن لە کوێنین دایکم چوو بە دوایانە بگەڕێتەوە بوو دایکم لەوەیە کە ڕۆی ئەوش بێسەر و شوێن بووم یەک مانگ زیاتر دایکم زستانیش بوو دێبەدێ کە بە دوایانە گەڕاوە و سەرمایی بوو ئەو ترس و هینی لادێ و شتانەکە چۆڵ بووە چوو بە دوایانە بگەڕێ تەسیری لە دایکم کە تووشی سەرەتانی جگەر بوو کە هاتەوە زۆر پێی ناخۆش بووتی من هۆشمەند و سامین بینی یعنی دۆزیانمەوە بەس ئازادم نەبینی. ئیتر دوایە ئەوە بوو شۆڕشەکە نەما من ڕۆژە لە مەکتەب بووم هاتمەوە سەیرم کردە حەمام گەرمە سەیرم پێهات وڵا کاگازات دەرگای حەمامەکەی کردەوە یەکسەوتی حەمە ژیان هەر ئیتر خەریک بوو لە خۆشییا بفرم کە بینیمەوەتر ئەو فترەیە لە کەرکووک ماوەیەک بە یەکەوە بووین زۆر خۆش بوو. بە تۆیەوت حەمە ژیان؟ بڵێ من برا گەورەکەشمەوێت کوڕەکەم یعنی زۆر جارکە ئینە کرد بانگ نەکرد چکم تۆزیێ لە مناڵیە پاسکی لەم لێ خوڕی و سرم وەکو کوڕە تاشی و یعنی حەزم لە هین بوو شتی کوڕانە تۆ پێنمە کرد و ئیتر ئەو فترەیە لە کەرکووک بوو هەتا ساڵی ترە شتەکانش لە ماڵە یعنی ها کۆبوونەوە و ئەمانە کرا دوای شۆڕشەکەش کاهیم بوو تر کاگازە ڕۆژ بە ڕۆژە چوو بۆ سلێمانی لە ماڵی خۆمان هینەکرا کۆبوونەوەکرا من ئەو کاتە مناڵ بووم بەڵام نازان بۆ نە حەزمە کرد گوێ لەو شتانە بگرم سرودی ئەوە دەچووم یعنی گوێم لێگەر ئەم نووسیەوە خۆم ئەموتەوە یعنی لە مەکتەب ئەیود نەیڵێیت دوایی ئەمە خەتەرە من زۆرم حەزە کرد یعنی خەتەرش بێ بەس بیڵێمەوە ئیتر تا ساڵی 76 ئەنجا دایکم کە نەخۆش کەوت دکتۆر بەس بەویوت بوو نامێنێ بەس بە کاگازات ئەو فترێش زۆر هینی لەسەر بوو هینی حکومەت ئیلقا قەبز و شت
دڵی ناهات دایکم بەجێ بێڵێ. تر ڕۆژێک کە هاتنەوە لە بەغا دایکم دڵی زۆر پڕ بوو، تی من نازانم بۆچی دکتۆر هات عملیاتی بۆم کرد بەڵام نەهاتم بەلامایتر تومەزە ئەوە زیادی کردە سەرەتانەکە و هین تر کاگە ئازادیش بە کەسمانی نەوت هەر لە دڵی خۆی هێشتەوە تا ئەو ڕۆژەی یان دایکم مرد چ ساڵێک ساڵی 76 بەڵێ. تازە مەکتەب کرابەوە من یەکی متەوەستە بووم بۆ دوو. ئیتر کاگازات ئیستەش منزەرەکەی لە بەرچاومە چۆن لە مەمەڕەکەیە قاچی درێژ کرد بۆ گریا. من ئەوم بیر نییە کاکسامیێڵە لە دووەم ڕۆژی تەعزیەکەش چوو بۆ سلێمانی بۆ هین بۆ کۆبوونەوە. دێتا من پێم ناخۆش بوتم چۆن تەعزیە بەجێڵێ ڕۆی. ئیتر دوای تەعزیەکەی دایکم کاگازە دەرچوو تەواو بوو بە پێشمەرگە. یەک جارێ بە مختەفێتی هاتەوە سلێمانی لە گەڕێکی شەهیدانی ئازادی نردی بە شوێنمانە لە ماڵی کچی پورمان. ئەو کاتە شەهیدانی ئازادی زۆر دوور بوو لە شارەوە. ئیتر لەوێ کاگازادمان بینیەوە. ئیتر مەگە جاجە لە لادیە بیناردای بە شوێنمانە تر لە 77 دەوە بوو سجن کراین. ئێوە هەر لەبەرەوە گیران کە کاگازات پێشمەرگەیە لە دەرەوە. بەڵێ کاگازات لەوانەیە کە وەختی مەفرەزەکان دروست دەکرانەوە پاش نسکۆی 75 بەڵێ یعنی لە 76 77 لێرە و لەوێ مەفرەزە دروستەکرا پێم وایە ئەوان دووەم یان سێم مەفرەزە بوون لە چەمی ڕێزان بوو. بەڵێ ئەم خەبەرە گەیشتەوە حکومەت و ئێوە لەسەرەوە گیران. بەڵێ کێوکێ گیران لە ساڵی 77 ئەوە هیچ بڵێن کاک مامۆستا هۆشمەنی برام بە قەزیە خۆی گیرە. ئیتر کاکم هێشتا لە سجنا بوو هاتن بۆ ئێمە بڵێن باوکم و کاکسامی و شەوبۆ و من و شیرین و فەرهاد بردمانیان بۆ ئەمنی کەرامە. لە ئەمنی کەرامە یەک نەقیبێکی لێ بوو نەقیب تاڵب. نەقیب تاڵب یعنی نازم ئینسانێ بوو ئەڵێ بە ویژدان بوو دیار بوو کە ئێمەی بینی هێشتا مناڵین من و فەرهاد بە ڕەحمەت بێ 5 ابتیدایی بوو. وتی من بەس ئەم بڵێن شەونمی خوشکم خوشکە گەورەکەم وتی باوکت و شەونم و کاکسامی وتی ئەو سیا ناگرم. خوشکەکەم کە موەزەفە بوو شەو بۆ وتی تۆش هەڵقێ بکەرە دەست بڵێ من شوم کردووە بۆ ئەوەی ئەم خوشک و برایەت بەخێوکەی یعنی لای ئەمان بمێنیتەوە. ئیتر ئەوە چەند ماوەیەکی کەم لە ماڵەوەی تر لەگەڵ شەو بۆ یابوونەوە چوو بۆ دەوامی خۆی لە تورقوج و سوور بوو. لە سێ متەوەستەوە تەعین بچکم نەخۆش بوو ڕەبووی هەبوو نەیتوانی مەکتەب تەواو بکە. ئیتر باوکم تەعینی کرد لە تورقوج و سووری کەرکووک. وەڵا ئەوەی پێ نەچوو شەو بۆیان لە دەوامەوە گرت. چەند دوایەوە وڵی بیرم نییە چەند بەس ماوەیەکی کەم بوو. بردیان ئیتر تومەزە شکاتیان کردبوو نازانم چۆن زانی بیان لە هەم لە زابط ئەمنەکە هەم لە شەو بۆ شوتی من خۆم ئەڵقەم کردوتە دەسم. هیچ ئەو پیاوە عیلاقی نیە بەهێنی منەوە ئەو بۆیان وڵا ئەویان دوور خستەوە یان لە کەرکووک نیان هێشت دیارە بزان بۆ شوێنێکی دوورتریان نردووە. ئیتر شەو بۆیان برد بە تەنیا هەتا بەسرە لە بەسرە سجن بوونەوە کاتە بۆ لە بەسرە نازانم. ئێمە ماینەوە لە ماڵەوە بە تەنیا من و وەختە تەمەنت ساڵی 77 ینی 14 ساڵێک بووی دەرچوون بۆ سێ متەوەستە. میتر ئێوە بێسەرپەرشتمانەوە بێسەرپەرشت ماینەوە و کاکیشم خۆی بە قەزەی خۆی لە سجنە بوو کاتە خێزانی نەبوو بڵێن ژنی نەبوو. تر پورم لە سلێمانیەوە هات بۆ لامان ماوەی لە لامان دانیشت وەڵا کاکم بەربوو ئەوە ئاعتراف شتی نەکرد بەربوو ئەو لە کوێ مامۆستا بوو هەر ئەوەڵ تاعینی لە کوێ دەرچوو 69 بزانم تاعیناتەکەی بزانم مامۆستایشی ناسراو بوو زۆر مامۆستا هۆش مامۆستای بیر ئێستاش لە کۆ یاگەریەکی گەورە بێ ناوی هۆشمەند بێ بە ناوی کاکم و ناویان ناوە. یعنی هۆشمەند خۆی زیاتر لە منتیقەی ئێران و هەورامانە زیاتر ئەو ناوە هەیە.
پاشان لە هەولێریش مامۆستا بووە بڵێ دوای لە کۆیە هاتنە هەولێر ئە ئیتر کاکم کە دەرچوو لە سەجن وتی ئێوە نابێ لێرە دانیشن ئەتان بم بۆ کۆیە ئەم هەتا ئەوان دەرەچن لە سجنا ئیمساڵ وەرن لێوێ بخوێنن ئیتر چین لەوانە ژوورێکی بۆ مانگرت لە ماڵێکە بڵێ ماڵەکە لەسەر ڕێی حەمامۆک بوو ژوورێکیان لە پێشەوە هەبوو باقیەکەی خۆیان لە دواوە بوون ئیتر لەو ژوورەیە بووین هەر مەکتەبەکەش نزیک بوو مەکتەبی کۆی سنجاق سانەوی تر من لە سێ بووم ئەو کاتە بە کەلۆری بوو شیرینی خوشکم لە 5 بوو فەرهادی ڕەحمەتیش لە 5 ابتیدایی بوو ترەوە ساڵی لای کاکم خوێنمان بەربوون ساڵێک لە سجنا بوون دگەڕینەوە بۆ کەرکک دووبارە تر ساڵی ئەو 2-3 ساڵە نەختێڵێ باش بوو تر کاگازا جارجار ئینار بە شوێنمان ناچین بۆ لای و تر 81 دیسانەوە دەستگیر کراینەوە یعنی بڵێن ئەو کاتە شەونمیان نەگەرت شەونم شووی کرد بوو بەس پێشەوەی جاری دووەم بگیرێن ئیتر باوکت و ئەوان کە ئەیان بن بۆ بەسرە ئەوان چەندمانەوە لەوێ نزیکی ساڵێمانەوە لەوێ لە کوێ سجن بوون لە چی بۆ شوێنەی سجن مسەیەب وابزان مسەیەبە نەموسەیەب لە خوار بەغدایە نازم هەروتیان لە بەسڕە بوونە بە شوێنەکە نازانانی هینم نەکردە شوێنەکەی ینی سەردانتان ناکردن ناوەڵا ئەو کاتە ناڵێ ئێمە چوینە کۆیە ئیتر بەسڕەش لێرێ لەوەیە یانێ ئەو کاتە بڵێن خەڵک ئەوەندە هین نەبوو بڕوا سەردانی سجنەکان بکە وابزانم هەر مواجهەش نەبوو بەڵامی تر تۆ نەچووی ئەو ماوەی بڵێ ئەو ساڵ و ئەوانەیە کەس نازانم بیرم نییە کاکم چوو بێ وابزانم کاکم چووە برا گەورەکەم وابزانم ڕۆیشت وتت ئەوێ سجنی پۆلیس بوو سجنی نا هەر سجنی نازم سجن بوو بەس شەو بۆ ناڵم خۆی ڕەبووی هەبوو لە سجنی بەسڕە شەڵێن زۆر پیس بوو ینی بڵێن ترە سجنێکە ڕوتوبەتی زۆر بۆ ئەویش خراپ بوو نەخۆش کەوتووە کە نەخۆش کەوتە بە ئیتر بە پەلە بردویانەتە خستەخانە ئەوان لەوێ حجز بوون بڵێ ئیتر لە خستەخانە کە بردویانە لەوانە بە قەروێڵەکە و بەستویانە قاچی بە زنجیرەوە ئیتر لەوانە دکتۆرەکان کە دێن تەطبیقەکەن تەلەبەی کوردان لە بەسڕە لە توبوونە دکتۆرێکە لە هەولێرە شەر بە ناوبانگ بوو دکتۆر فازل هەورامی کە ئەڕوا سەردانی نەخۆشەکانە کە لەوێ تەطبیقەکەن و کە شەو بۆ بینیە لێ ئەمە چێ ینی کای بینێ تر ڕسمی ئەگرێ ئەچی بە دکتۆرەکان ئێمە هین تەلەبە کوردەکانەڵێ غێری ئەوانەی کە لە توبش ئەخوێنن هەمووی ئەوانەی لە بەسڕە کوردن ئەویت پیانی وتبوو تر هەموو هاتبوون بۆ لای شەو بۆ سەردانیان کردبوو چوو بنە لای کاکسامی عینە ڕسمیان گرتبوو ئیتر ماوەیە کابینی شەو بە زۆر ناڕەحەتە وتوبیان با کارێکی وا بکەین ئەم کچە لێرانە دەرکەین یعنی ها خۆمان لە سجن هینیکەین اختیتافێکین و دەریکەینە دەرەوە کوێ بیکەیانی ئەو تەلەبە کوردانە ینی وا بکەن شەو بۆ دەرکەن لە سجن و بیهێنەوە بۆ دیارە بۆ کوردستانی بێنن هەر مهم لەو سجنە نەجاتی دەن ئیتر لەم هینانە بن کە ئەو شتە بکەن بۆ خۆی سەدام هینەکە عفو عامەکە عفوی سجنەکان ئەزامی ساڵی 79 ئەمان 77 سجن بوون ئیتر 78 ئەفۆکەیدا نازانم ئیتر بەربوون ئیتر ئەوان کە بەربوون ناڵم هاتنەوە ئەو فۆتوانێک کە باسێکی ئەوە هەر ئەوەیە کە ئەو دکتۆرە گرتوەتی ئەو دکتۆر فازلە دکتۆر فازل هی کاک سامیشەوەیە بڵێ کاک سامیش هەردووکیان بە زنجیرەوە بڵێن بەستران بە قەروێڵەکەەوە بۆی ڕانەکەن بەڵام ئیتر ئەوانەی ناو خستەخانە و هین ئەڵێ زۆر باش بوونە لەگەڵمانە یعنی ڕسمی هەیە لەگەڵ ئەو نەخۆشانە لەگەڵ بڵێن ئینەکانی ناو خستەخانەی زۆر لەگەڵمانە باش بوونە تر کە ئەوان دەرچوون لە سجن هاتنەوەی مەشاتینەوە کەرکک ساڵی 1970وانە ئەو 2-3 ساڵە تۆزێ نەختێ باش بوون بێخەم دانیشت بووین دووبارە دیسان جا مختارێکە بوو لە گەڕەکمان ناوی مەجید بوو کورد بوو هەر بیان وتایە ئایلەی پێشمەرگە یەکەم ماڵ ئێمە بووین ئەهات دانیشت و پرسیار و وەڵام و هین دیسان دووبارە هەشتاویەک من یەکەم بڵێن هەشتاویەک لە دەوام بووم نەگیرام یعنی بڵێن هاتن کاکسامی باوکم و
فەرهاد و شەو بۆیان بردبوو جا فەرهاد ئەو کاتێکی متەوەستە بوو من کە هاتمە لە داوام ماڵمان چۆڵ بوو ژنێکی ناسیا و هات مش ئاوام کردوتەمەرێ ئافی بۆ ماڵمان چۆڵە وتی ئەی چی بڵێم ژیانگیان هاتن هەموویان برد وتم چییە وتی باوکت و شەو بۆ کاکسامی و فەرهاد کەوتی فەرهاد منە گریام ئەمە نەگریام ئیتر وتی یەکی متەوەستە بوو لە منش مناڵتر بوو زۆر برادەر بووین زۆر یەکترمان خۆشەویست بۆ فەرهاد زۆر گریام یعنی ئەوەکانی کەم بیر نەما بەس لەبەر فەرهاد گریام ئیتر خوشکەکەم هاتەوە ئەو ناڵم شووی کردو بۆ هات وتی ئێستا دێن بۆ تۆش تویان با ئەوش بێتەوە دیار بوو مراقبەی ماڵەوەشیانە کرد یعنی کە دەرچوومە دەرەوە 2 سەیارە لەم سەر و لەو سەری ماڵەکەمان جا ماڵی ئێمە بەرامبەر قەبرستانەکە بوو لە کەرکوولای ئیزاعی کەرکووکیستە ئەو کاتە چۆڵ بوو دیار بوو یعنی ئەم سەر و ئەو سەر ئیتر پیاوێکی دراوسێمان کاک محەممەد بە ڕەحمەت بێ هەزار ڕەحمەتی لێبێ ئەویش هات دانیشت وتی یعنی چی ئێستا دێن ئەمە بن ئەو منە بێ بۆ ماڵی خۆمان بە یەکێ بێبی بە ئیتر بردمی 3 مانگ لە ماڵی ئەوان مامەوە 3 مانگ بڵێ ئیتر ئەلحەقی من ئێستش ڕێ سەری ڕێز بۆ ماڵەدانم لەبەرەوەی لە ماڵی خۆشمان ئاوا خزمەت نەکراوم بە گەورە و بچووکیان و تا با پیریان کە چەندێ گەورە بوو 3 مانگە لە ماڵیان زۆر مرتاح بووم تر ئەو 3 مانگە لەویانە بووم دوایی مامۆستاکان نردیان بە شوێنمە لە زراعە وتیان با بێتەوە بایم ساڵی نەفەوتەی سەف 3 بووم 3 زراعە بە کەلۆریش بوو هیچ نییە لە سەری و با بێتەوە و ئیمساڵی با نەفەوتێ و ڕۆشتمەوە بۆ زراعە لە تەقتەق تۆزێ لەوێ دەوامم کرد و وەڵا مامۆستایەکمانە بوو بەسڵی بوو خەڵکی مووسڵ بوو ناوی سائیل بوو ئەو خۆی ئەمن بوو هات وتی وەرە بانک دەکەن وتیان مامۆستا سایل بانک دەکەن منشاوە کە چوون وتیان مامۆستا سایل زۆرم سێر پێ هەچکمە و دەرسی پێ ناوتین منش کە چووم سێرم کرد لە ناو حەوشەکە مامۆستا سایل دیار نییە دڵم خۆش بوو چوومەوە ژوورە وتم ئەگەر هەر شتێکش بێ لە دەرگایەکی کە هەیە لە پشتەوە لەوێەوە ئەڕۆم وەڵا ویستم بڕۆمە ژوورەوە بانگمی کرد وتی وەرە بە عەرەبی وتی ئەو 2 هینا هاتوون بە دواتە لە منەزەمەوە ئیتر هاتن منیان بر بۆ منەزەمەکەی تەختەق ئەو 2 کەسە چی بوون ئەمنی این بوون منەزەمەکە بوو جلی مەدەنی بڵێ تر منیان بر بۆ منەزەمەکە لەویانەش مدیری منەزەمەکە تۆزە پرسیار و هین و ئیتر ئەو دیار بوو ئەو وایە من بچوومایە بۆ کۆیە لە کۆیە ئەنجا بۆ هەولێر تر تۆزە پرسیاری کرد و منش وتم بەس بمگەڕێنەوە پرسیارەکان لەبارەی چی بوو هەر لەبارەی هینی کاک ئازاد و ئەمانە تر من شەرمونتی چ نازانم لەبەرەوەی کاک ئازاد ڕۆیشتەمەی بەجێ هێشتووە یعنی ئەوتی لە ژیان ما و درۆیمە کرد ئێمە حاشامان لێ کردووە و نایناسین و لەبەرەوەی ئەو کەبیری لە ئێمە نەکردێتەوە ماڵی بەجێ هێشتووە ناشزانین لەکوێ کێڵێ یعنی پێشمەرگەیە کێ ناڵێ نەچۆتە شوێنێکیکە تەمان بڕوان ناکەن خۆیان چاکە زانن بڵێ ئیتر بوتم بەس ئەوەندە داواتان لێکم بمگەڕێنەوە بۆ دەوام خۆ حافیزی لە برادەرەکانم بکەم وتیان ناخۆ ئێمە ناتبێن نەتێنینەوە هەر ئەدبینە کۆیە لە کۆیە تێنینەوە وتم قەیچەکە هەر بمبن وەڵای تر بە سیارەکە بردمیان تەلەبەکان هاتن دەورمیان گرتمەوە من ڕۆمیتر نازام دێمەوە یان نایەمەوە تر بردمیان بۆ کۆیە تقریبا گەیشتە نزیکی نیوەڕۆ بوو کە چوومە ناو دایرەی ئەمنی کۆیە مدیر ئەمنەکە ڕۆشت بۆ ماڵەوە 2 ئەمنی لێ بوو من شەر دانیشتمتیان بە مدیر ئەمن بێتەوە پرسیار و شتەکان و بزان چیەکە ئیتر ئەو 2 ئەمنە لە ژیان مەوتێونە نەترسا بوو دوانی زۆر ناشرینی زۆر پیس ئیتر لەوانەی کە ئەڵێ گورگن چاویان هەر لەسەر من خەریک بە عەسام تێکە چوو هەر ئەموت خوای گەورە هەرچیە بێ ئەلێرە من بمرم وەڵای تر مدیر ئەمن هات وتی هەزار ڕەحمەتی لێبێ با مدیر ئەمنیش بێ بەس پیاو بوو قەینا کۆڵێ پرسیار و ئەمە شتی هین کرد
وتی ئەمە نابێ لێرە بمێنێتە بیبین بۆ هەولێر بە دوو ئەمنەکەی و دوتی وەرن بیبن بۆ ماڵی مختار ئێستش دوای نیوەڕۆیە ئەو کاتە دوای نیوەڕۆ نەیانەوێرە لە جادەی بینی کۆیە و هەولێر و ئەوە ئەمن دوای نیوەڕۆی تر پێشمەرگە مەفرەزەی دانا لە سەجادەکە وتی بیبەنە ماڵی مختار بەیانی تەسفیری هەولێریەکەین دوو ئەمنەکەوتیان بۆ ماڵی مختار با لێرە بێ وا تووڕە بوو لێیان وتی ینی چی کچێک بە تەنیا لێرانەدانین بیبەنە ماڵی مختارش تەبعان کوردن تر منیان بردە ماڵی مختار بڵێن لە هین بوو جەمعیە هین ئەو شوێنە بەرزەکە گردیان پێوە شتێکی وە ئیتر ئەو شەوە چوون نیوەڕۆ بوو ژنەکە نازان بە فێر لێ مێ پرسی کە تۆ برات پێشمەرگە منش برام پێشمەرگەی و براکەت لەکوێیە و وتم من نازان براکەم لەکوێیە ئەی چۆن منش خۆ برام پێشمەرگەیە ینی ئەزانم لەکوێیە وتم من نازان برام لەکوێیە ئێمەی بەجێ هێشتووە وەحاصلەتر نیوەڕۆ بوو ئەوە بوو لە بەیانیەوە من دەرچوومە لە ماڵ و نانم نەخواردە بوو تۆزێ هەروە تەماتۆڕۆنێکی وەکو چڵکاو لەگەڵ نانی تیری هێنای داینام بۆم نەخورا تۆ لە ماڵی مختار قسەشەکەی ژیان خان هەروە چیت و لەناو ماڵەکە دانیشتی یان ژوورێکەوە لە ژوورێکە دانیشتم جا ئەوە باسەکەم دەرگایان داخستە بوو من کە ویستم ژنەکان لەگەڵ ما بوو بەس من خۆم مەحاولەی ئەوم نەکرد یعنی بمەوێ بڕۆم لەبەرەوەی من هەر بیرم لای شەوبەی خوشکم بوو ئەو نەخۆش بوو یعنی حەزمە کرد هەتا ژنەکەش وتی ئاخر سجن نەکرێت و ئەدبن و وتم من حەزەکەم لەبەرەوەی خوشکێکم نەخۆشە لە سجنایە بە تەنیایە ئەترە نیوەڕۆ کە ویستم تۆزێ پاڵکەمەوە نیە زۆر هیلاک بووم سێرم کرد دەرگاکەی کلیل کرد کە هات وتم بۆ دەرگاکە کلیلەکەی من نامێ ڕابکەم من ئەگەر بمویستە پێشترم توانی ڕابکەم وتینا لە بەرەوە نیە وتم با مناڵەیە زعاجتکە ئیتر شەو تۆیتر لەوان مەسوور بووی ڕنگ بوو تووشی مشکلە بنەوانیش آخر خۆ توش بوو مشکلە نەبوو مختارە وتی چی شێخراپە بۆ کاتە مختاری کرد وەڵا ئەگەر تۆ ئەگەر مختارێک نەزانێ ئەو ماڵە کێ و کێنێ ها خۆی ئەوەی کەرکووگیستە هەموو جارێ ناڵم کوردیش بوو لەبەرەوەی ئێمەی ئەناسی لە گەڕەکەکەیا بوو طبعاً ئەو خەبەرێدا ئیتر ئەو شەو مامەوە لەوێنە بەس نازانم ماڵەکە دارەڕە و ئەو شتانە بوو تر هەتا بەیانی نازانم هەموو گیانم بوو بەلیر مختارت بینی؟ مختارم نەبینی ینی هەر نەهات بڵێ ئەمە کێ بۆ لێرە نازم بیری ئەوم نییە کە مختارەکەم بینی بەیانە بەڵامی تر بۆ بەیانی سەر لە بەیانەکەی سیارەی لاندگرۆزەر هات بە سایقەکە و 4 ئەمن بوون ئیتر منیان بر بۆ هەولێر لە هەولێر لای مەحافەزە دایرەی ئەمنی لێ بوو ئەو کاتە دەست پێشەوە ئێستا ئیتر کێتان لە دەرەوە ما بوو کە تۆش گیرە شیرینی خوشکم لە سلێمانی لە جامیع بوو ئەویش نەگیرا بوو ئەی چۆن ئەویان نەگرت ئەویشیان دوای هێنا دوای من ئیتر کە من هاتمە هەولێر بردمیان بۆ دایرەی ئەمن لەویانە پرسیار و ئیتر ڕێها لە دوێنێ بڵێ نانم نەخواردە بوو گیانشم بوو بەلیر دڵم تێکە چوو دیار بوو ڕەنگم زۆر زرد بەوە ببوو خۆم ئاگام لە خۆم نەبوو لەو ژوورێک کە دانیشتبووم ئەمنێکی لێ بۆ قەربێڵەشی دانابوو وتی دیارە سێرمێکە کە وەزعم تەواونێوتی پاڵکەوە بۆ خۆت منش ناوێرم چۆن پاڵکەوەمە و کاتە تەنورم لەبەر بوو ئەترسام لەو دوو ئەمنەکەی کۆیەکەوە چاویان لەسرم وتم چۆن من وتم نا زۆر طبیعیە تر هاتن بردمیان بڵێن بۆ ئەوەی ڕسمم بگرن لە پەنجەمۆرم پێ بکەن خەریک بوو لە ناو حەوشەکە بکەوم بینیم کرێکاروشتی لێیە ئاویان پێ بوو ئەو تر چمن تۆشتیانە گرتەوە وتم زەحمە نەبێ و ئاوم دەنێ ئاوەکەم تۆزێک کرد بەسەر و چاوی خۆمە تۆزێڵێ هین بوومەوە تر هاتمەوە دانیشتم هەتا ماوەیەک مدیر ئەمن هات پرسیار و ئەمەیان کرد تروتیان ئەبێ بیبن بۆ کەرکووک سارێکی شەو لێ مایتەوە لە هەولێر نەمامەوە تر سارێکیان هێنا قەمەرە بوو ئەمنەکە بڵێن سایقەکار ئەمن بوو ئەمنێ لە تەنیشتی بوو وابزانم نەخۆش بوو ئەو من لە پشتی سایقەکە و کوڕێکش خەڵکی کەس نەزان بوو گیرا بوو کە لە بچەی بەدەستەوە بوو چاویان بەست بوو لەگەڵ ئەمنێکیکە لە تەنیشت کوڕەکەەوە بوو
ئێتە تەمان قسەکردنیش نەبوو نەتەتوان لەگەڵ کوڕە بڵێ تۆ چی بۆچی گیراوی تۆزێ لە ناو دایرەی ئەمن دوور کەوتینەوە سیارێ دای لە سیارەکەی ئێمە وەڵا بەپەلە گەڕانەوە ناو دایرەی ئەمن سایەقەکە و ئەم نەکەی تەنیشتی کوڕەکە دابەستن بەسەوەی پێشەوە مایەوە من شەر بە وسکتی وتم تۆ چی بۆچی گیراوی وەڵا ئەوەی دووە پێشەوە چاوی زۆر سوور بوو ئاوڕێکی دایەوە هاواری کردە دەرەوتی وەرن ئەم دوانایانەوە قسە بکەن وڵایتر نیان هێشت یعنی هەر نەمزانێ و کوڕە کێ بوو ئێتر سواری سیارەکە بووین و سایەقەکە بڵێن ئاوێنەکەی لەسەر من بوو هەرەی خسە سەرم هەتا کەرکک ئەمەندە ئیزعاج بوو مۆسیقەی ڕقسی شەرقی خس بۆ سەر دەستی بەرەدا لە سوکان ڕقسیە کرد ئاوێنەکە شەرە خسە سەر من هەر خۆمە بردە ژێرەوە وای لە هەد وەکو پاڵکەوتم بۆی سەیرم نەکە تا گەیشتی نەکەرکک گەیشتی نەکەرکک کوڕەکان لە پێش من داگر لە هەیە منیان بردە مدیریەت هەر نزیکی یەک بوو مدیریەتی ئەمن و هەیە ئێتر ڕۆیشتم ئاینەن مدیر ئەمن هات لەگەڵ مەعاونەکەی ئێتر لەوێش تا چەندێ پرسیار و وەڵام و ئێتر هەرەموتی چ نازانم من بڕوا بکەن یعنی تر ئەوان هەموو معلوماتێکیان لابوو وتی ئێمان زانین کە برا گەورەکەشت خێزانەکەی خوشکی دکتۆر خالیدە شەی دکتۆر خالید کاک مامۆستاوش من ئاخە خوشکەکەی بڵێن خوشکی دکتۆر خالید خێزانی بوو چواربەخ ئەوش هەر مامۆستا بوو لە کۆیە و دوای لێرەش هەردووکە مامۆستای ڕاضیات بوون کاکم و چواربەخ ئەوش لە ژیانە نەماوەستەنە کاکەم خێزانەکە لێ ژیانە ماوە مەڵ بەڵێ ئەوانش سجن کران هەر هەفتا و حوتیشەوان لە سجنە بوون بەسەوان وابزانام لە ڕۆمادی بوون سەماوە بوو ڕۆمادی بوو هەر ئەو ساڵە هەفتا حوت تر لەوانە پرسیار و شتیان کرد و مدیر ئەمنەکە باڵا کورتێکی چاو زەردی زۆر دەموچاوی ترسناک بوو وتی تۆ هیچ ناڵێ یەڵە بۆ سجن منش هینم کرد بە پێکەنینەوەتم قەیچێکە مەسیری کوردیاش سجن یا شاخە طبعا هاتە پێشەوە جا کوڕێکی لێ بوو تورکمان بوو ئەمن بوو ناوی جەمال بوو وتی وەرە جەمال بیبە هاتە پێشەوە لێمدا من خۆم خستە پشتی ئەو جەمالە ئیتر منیان بر بۆ سجنی پریادی بڵێن من خۆم 6 گیرام لە تەقتەق تر شەوێ لە کۆیە مامەوە 6 هەشتاویەک بەڵێ ئیتر کە چوومە پریادی ئەو مفەوەزن کە ناوی خالید بوو ئارەش باسی کرد تەقلیدی سەدامیە کرد زۆر تەقلیدی سەدامیە کرد تورکمان بوو وتی من بە شەوەی خوشکت ناڵێم ژیان گیراوە خۆی موانجەهیان نەبوو وتی ئەڵێم وەرە خوشکەکەت بانی و سەعات لات بێ وەڵا بانگی کەوتی بۆ مەبەستی چی بوو هەر بۆ ئەعسابی خەڵک بگرێ وەڵا بانگی کەوتی وەرە شەو بۆ خوشکەکەم بۆ تێناوە بانی و سەعات لە ژوورە لە لاتان بێ دوایوتی شەو بۆوتی نە کاک خالی تۆ ئێوە گرتوتانە وتی نانە وەڵای تە چوومە ژوورە شەو بۆ گریا وتی ترسم سجن کرابی ئێوتم قەیچێکە ئەی تۆ بەو نەخۆشە سجن کراوی ئەی من بووە سجن نەکرم ئیتر ئەلحەقی لەویانە من زۆر خەمی شەو بۆم بوو ئەرە ئەمە دەبێت چی بکا و بەو نەخۆشی و بەڵام کە چووم ماڵی مانفەتاح بەدایکیان و ماڵی ئارا بەدایک و بە خوشکەکان چون خزمەتی شەو بۆیانە کرد ئێمە خۆشمانەوە خزمەتمان ناکرد بەڕاستی تا ئیستا کە من مەمنونی ئەوانم ئێوە پێشتر یەکتانە ناسییان لەوێ یەکتان ناسی چکم ئەوان بڵێن لە هینی حیزبی شوعی بوون ئێمەش کاگازە لە ناو یەکێتی بوو نەوەڵا یەکترمان نانەسی گەڕەکە کەشمان جیا بوو ئەوان لە شۆڕی جەبوون ئێمە لە ئیسکان بووین پریادی یەکترتان ناسی لەوێ یەکترمان ناسی تر ماوەیەکی کەم ماینەوە لە پریادی وابزانام تقریبا 15 ڕۆژی وابزانام من لەوێ مامەوە وتیان تەسفی دەکرێت درەنگتر لە ماڵی ئارە خێزانەکەی خۆتان گیرام تقریبا 3 مانگ ئەو 3 مانگە ئەوان هەر لەوێ بوون هەر لەوێ بوون لە پریادی بوون تا تۆ ئەو خوشکەکەی تریشت کەوتە لە زانکۆ بوو ئەویان نەهێنا بۆ هێشتا ئێمە لە بەغا بووین ئینجا شیرینیان هێنا تەسفیری بەغا کراین
ئیتر تەسفیری وتیان تەسفیرتانەکەن بۆ بەغا وتت 15 ڕۆژ تقریبان هەر ئەوەندەی کەم بوو ماوەکەی زۆر کەم بوو چیت لە بیرە دەربارەی پریادی وڵایی بڵم چیم بیرە ئەوەندە وتی هینم بینی و گیانم جارێ یەکسەر خەرامانوان ئاویان بۆم گەرم کرد باش بشتینێکی بچووکیان پێ بوو بەڵام سجنێکەوێش زۆر پیس بووە ڕتوبەت و ئیتر ناخۆش بوو وتیان وەرە جارێ خۆت بشەوە بۆات لێ هاتووە وتم نازانم چی پێمووی داوە میشە لەو ماڵە ئەتر خۆم شت و تۆ زێ ئەهوەن بوومەوە لەگەڵ ئەوانەوە ئینسان ئەڵێت دەور و پشەکەشی تۆ زێ باش بێت و ڕێک و پێک بێ سجنیش بێ مرتاحە بێ زۆری لێ بۆ قاعی بڵێ زۆر زۆر هەروەڵا هەرتر ئەزانی چی بوو مەکتەبی زمانی جوولەکەکان بوو کۆنیش بوو زۆر کۆن بوو یعنی ئەو تەوالێت و حەمامی نازم هەر چی بوو تر ئەو فترێ لێو بووین وتیان تەسفیری بەغاکرێن پیاوەکانیان هێنا بە سیارەی گەورە لە پێشاوتیان بە تێکەڵی دوایی وتیان نابێ بێ پیاوەکان جیاکرێنەوە ژنیش بەجیا ئێمە ئەو کاتە یەکسە فەرادمان شاردەوە لای خۆمان فەراد یعنی مناڵ بوو یەکێم تەوەستە بوو خسمانە ژێر کورسێکە وتمان هەر باشە تا بەغا لەگەڵمان بێ تا بەغا باش بوو نەیانزانی ئێوە تانزانی بۆ کوێتانە بن نەوەڵە هەروتیانەتان بن بۆ بەغا نەمانەزانین تە چ سجنێکە تر لە فضەیلێ دامانیان گر فضەیلێ چی فضەیلیە ئەو منتیقی خۆیان گامێشیان بەخێوە کرد مێشی لەوەیان نەبوو کاک سەلام بڕوا بکە یعنی کە شتێکت دانا لەبەر مێش نەتەبینی نەتەزانی ئەمە چیە ئەو شتە لە ژێرەوە ترکە چوینە ژوورەوە ئێمە لە پێشە لە بڵین هین بوو ژوورەکە شەش بوو لەوێ دانیشتین لەگەڵ ماڵێک ئەوانش کەرکووکی بوون ماڵی کاگوشیار و ئەوان لەگەڵ باجی مینا دایکیان دوو کوڕیان لەگەڵ بوو کچەکان ناوی گەلاوێش بوو فترێ لە لای ئەوان دانیشتین چونکم شەو بوو هەر لەگەڵ ماڵی خەرامان لە پریادیش لەگەڵیان بوو ئەوان لە ژووری دەبوون ماڵی ئارە ماڵی ئارەخان بڵێ ئیتر چوین بۆ لای ئەوان من و شەو بوو ئیتر شوێنەکەمان زۆر زۆر کەم بوو یعنی هەر بڕوا بکە نازانم ئەمە چۆن جێمان ببەوە ئێمە دوو کچ بووینە و کاتە شیرین شاد بووین بەسێ ئارە خۆیان چوار خۆشک دایکیان لەو تۆزە شوێنە ئەماینەوە هەر لای دەرگاکەەوە یەک تۆزە چکم ژوورەکە وابزانام 30 نەفەر زیاتری تێبوو ئیتر ماوەی لێوە بووین جا شیرینیان هێنا ئەویش لە جامیعی ئەو ڕۆژەم بۆ کە ئەویان هێنا شیرین ئەو چاوەڕەتان لە کرد ناوەڵە چاوەڕێمان ناکرد بە سێرمان پیاد کە ئەویش هات ئەنجایە دوای ماڵێکی کۆی بڵێن ئەوان لە پێشە بەس دایکیان سجن بوو دوای کچەکانیشیان سجن کرد ماڵی شەهی شەریان هەر دایکیان بوو بەس پێشەوەی بچین بۆ بەغا هێشتا ئەوان نەهاتوبوون ماڵی شەهی شەهریار من لە سجنی ئێرە ئەم مەرکەز شوڕتەی ئێرە ئێستاکە بینیمەوە لێرە سجن بوو ماخەر ئەمە ساڵی چەند کە منیان هێنایە بۆ ئیمتیحان لێرە یاسەبی حەمبینی لە سجن ئەوە دوایی ینی دوایەوەی کە بڵێ دوایەوەی لە بەغاوە کە هاتن وتیان ئەگەر تەلەبە هەیە بۆی ساڵەکەی نەفەوتێ ئەیبین بۆ ئیمتیحانی بکاتەوە چەند تەلەبەی وای لێ بوو وەکتۆ وەڵای لێ بوو ئەو بڵێنەوە شیرین بوو یاسەمین بوو بەس گەورەکان نەک بڵێن مناڵەکان گەورەکانیانە برد خاستەنەوانەی کە بڵێنسە من لە 3 زراعە بووم بە کەلۆری بووم هەرو ساڵم مابوو وتیان با نەفەوتێ ئەکە چوشم من نە کورسیم بۆ دانرابوونە ناوم درا بووە تربیە ینی هەموو هاتوو چوونەکەم لە خۆڕایی بوو بەس ئەوە تۆزە بە بەوردی باسیکەین هاتن ناوێن خوێن و ئەم تەلەبانەی کە یەکێک لە زانکۆیە یەکێک بە کەلۆری هەیە هەمووتانیان هێنایەوە بۆ کوردستان بەڵێ هەر بە سیارەیەک یان چۆن یان هەریەکەی بەجێ سیارە بۆکسەکان من و شیرین و ئەو یاسەمین ئیتر بیرم نییە کەیترمان لەگەڵ بۆ ئێمەیان هێنا ئەوانیان بر بەرەو سلێمانی من بەرەو هەولێر چکم من تەقتەق عید هەولێر بوو ئەو بۆ یعنی تربیە هەولێر کە منیان هێنا بۆ هەولێر منیان هێنا بۆ تەسفیراتی هەولێر لای محافەزە بوو تەسفیرات ئەمە پاش چەندێک لە فزەیلیە پاش چەندێکمانەوە لێ وڵا زۆر نازان بزەبت کەی تاریخەکەم بیر نییە تر کە منیان هێنا بۆ تەسفیراتی هەولێر
سيرم کرد یعنی تەسفیرات هەموو نوعی کتیا بوو. ئەو ڕۆژە کە چوون مەجموعەی ژنی لێ بوو منیان بردە ناو ژنەکان دامیانە وەمزانێمان عایلەی پێشمەرگن یا لەسەر سیاست گیراون لەسەر کوردایەتی. سیرم کرد هەرێکی نەوە قەزەیەکی هەیە کە بینیان من تاوان و شتیوە تاوان و ئیتر دوو لە ڕوو تۆ بڵێن شتی خراپ و کە بینیان من تەلەبەم قەڵەم و دەفتەر وشتم پێەیە وتیان وەرە نامەمان بۆ بنووسە. هەرێکی بۆ مش وتم نامەی وات چۆن نووسرێ یعنی نامەی زۆر ناشرین. وتم عیبە نامی وا نانووسم من ئێوە خۆتان خوێندەواریتان نیازانە من نووسیمە ئێمنش تر بڕوا بکە یەک ترسێکەوتە دڵم لای ئەم ژنانە نانم بۆ نەخورە کاکسەلام یەکێ دوو خوشکی خۆی کوشت بوو یەکێ نازانێت تر مەجموعەیەک بوون ئیتر لەوێ خەریک بوو هینە بووم تێکە چووم ئەو شەوە تا بەیانی نەخەوتم بۆ بەیانی هەستم سیرم کرد لەناو حەوشەکە بەتانی ڕاخن مشاوە سیرم کرد وتمەوە چییە لێرانە چی ڕۆدا بۆ بەتانیان ڕاخستووە وتی مرۆ مواجە هەیە وتم یعنی مواجهتان هەیە وتی من شتم خوای چۆن خبر بدەم بە کاکم لێرە لە ماڵی لە ڕووناکی بوو شورتەیەکی کوردم بان کرد وتم زەحمە نەبێ ئێوە دەلیلی تەلەفۆنتان هەیە وتی بەڵێ وتم لە ناو دەلیلی تەلەفۆن ماڵی کەریم شارەزا هەیە بۆ کەریم شارەزا دراوسی ماڵی کاکم بوون هەر لە ڕووناکی بوون عیلاقیان هەبوو بەیەکەوە وتم بەس ئەوەندە کۆشنگ نەگیرا لەم چونکم لەبەرەوەی ژن و مناڵ و شتی هەبوو یعنی قەزیەکە هی ئەو نەبوو ئیتر وتم بەس ئەوەندە بە ماڵی کەریم شارەزا بڵێن بڵێ بە مامۆستا هۆشمەند بڵێن خوشکەکەی یعنی ئەوە نییە بانگیکن چکم تۆزی دوور بوون لە یەک وتم بەس بڵێن خوشکەکەی لە تەسفیراتی هەولێرە وەڵا سێرم کرد کە مواجهەکان هاتنە ژوورۆ سێم کەس کاکم بوو وەڵا شورتەکە هادوتی تەلەفۆنم کردو پیانم وتووە سێم کەس کاکم هاتە ژوورۆ هەر کاکم بینی ئەم منەگریام ئەم منەم قیژان وتی بۆ قیژێنی کوڕی خۆم وتم کاکە گیان لێرە دەرم کە بە هەرچی نێبێ من لێرە تێکەچم وتی بۆ وتمەم ژنانە هیچی تەواو نین من لە دوێنێ نانم نەخواردووە هەستەکەم گەڕ بوومە وڵای تر چوو لەگەڵ زابتەکە قسەی خەن ئەمەی باسیەکەی تەمەنت چەند بوو ئەیناڵێمە 19 ساڵ بووم نەبووی بی بەهشتە نا چکە تۆ تەلەبەی زراعە بووی سێ متەوەستە یعنی سێ زراعە بڵێن شەشەکە شەش ئێتا 18 ساڵەکە ئێتە چوو وەڵا لەگەڵ زابتەکە قسەی کرد بە زابتەکەی وتوێ خوشکم لێرە دەرکەن بیبەنە ناو عایلەی پێشمەرگە بیبەنە شوێنی هینی سیاسی تو بە قەچەکانش وەکەو ژنن توی ژنە بەس قزیەکانیان جیایە ئەو خەریکە تێکە چێوە نەگریە وەڵا باش بوو بۆ ئێوارە سارەیەکیان هێنا وتیان وەرە ئەدوین بۆ سجنی ئیسکان سجنی ئێسکانی ئێرە هەر هەمان ئەم شوێنەیە کە ئێستا هەر ئەمە ئێستاکە کە هاتمتم کە سجنەکەی تر زوو سارەکە ڕۆی نەبینی تر کە ڕۆیشتم ئەو یاسەبیحە دایکی شەهریار لەوێ بوو هەر خۆی بۆ کاتە ئەوان لەسەر چی ئەوان لەسەر کوڕەکەیان بەس ئەوانمان زووتر لە کۆی ئەناسی لە بەرەوەی هەفتا حەوتەها لەوێ بوون خوێنمان ماڵی یاسەبیحەمان ئەناسی کە چوومە ئەوێ تر یاسەبیحەم بینی زۆر دڵم کراوتم یاسەبیحە سەدفێکی سەیرە وتم یاسەبیحە گیان ئەمێ خۆم پشۆم وتم خەریکە گەڕە بم وتی بەسەر چاوەوە حەمامە ئیتر بڕوا بکە ئەوەی پێم بوو شتم هەمووی وامەزانی هەمووی پیس بووە ئیتر ئەو کچەکانی کە هاتن بۆ مواجهە بۆ لای ئەیانمان ناسی سومبل و پەری سومبل زۆر برادری من بوو هاتن بۆ مواجهە وەڵا ڕۆژە گلماندایەوە وتم بەمە نوکتە نییە گلماندایە لە لامان مایەوە شەوێک هەر چۆن هێشتیان وەڵی تر نازم ئاگایان لێ نەبووە هەمووی کورد بوون شورتە شتەکان پۆلیسەکان یعنی ئەوان خێزانی پێشمەرگە و ئەلحەقی و کاتە خەڵک زۆر ڕێزی هەبوو بۆ ئێمەمانە وەڵای تر ئەمایەوە سمبول لەگەڵمانە تر منیان بۆ بەیانی بوو برد ئەلاساس بۆ ئیمتیحان بچم کە چوون بۆ ئیمتیحان شیرینشمان لەگەڵ بوو بەڕاست شیرین نازانم چۆن هاتەوە بۆ ئەویانە بۆ هەولێر وابن لە سلێمانی و هێنایان بۆ هەولێر بەس من لە تەسفیرات شیرینم لەگەڵ نەبوو
شیرینیان برد بۆ سلێمانی نازانم ئەویان برد بۆ سلێمانی بەس لە سجنی ئیسکان لەگەڵ ما بوو ئیتر هاتن منیان برد بۆ قاعی امتحان لە قاعی امتحانوتیان کوا خۆمە ناوی نییە لێرانە یعنی چۆن لە خۆتانەوەی هێنن بۆ امتحان بڕم بۆ تربیە بزانن ناوەکەی بدۆزنەوە و هینیکەن قەیناکەمای خێن امتحانەوە ئەو هەموو کتێبم هێنا بوو وڵات چوین بۆ تربیەی هەولێر 2 شوڕتەشم لەگەڵ بوو وڵا هینیان کردوتیان ناتوانین امتحان بکە منیان هێنایە سجن دووبارە منیان بردەوە بۆ تەسفیرات دووبارە تەسفیر کرامەوە بۆ کەرکووک ئەو کاتە لە کەرکووک کەسی لێ نەبوو چکە مەموو لە بەغا بوون سجنی کەیتیا بوو پریادی تویان بردەوە پریادی پریادی عینەن لە پریادی ڕۆژێک هاتن وتیان بیهێنن ئەی تەسفیری بەغایانەکەین کە چوون بۆ تەسفیراتی کەرکووک ئەو ڕۆژە سجنی زۆر لێ بوو کاکسەلام ئەمە هەمووشی گەنج هەمووشی لەژێر تەعزیبە ئەهاڵێ ڕەنگیان سپی بوو بە خوێنیان تیانەما بوو یەکێ بە خشکی ئەڕۆیشت یەکێ بە شەلە ڕۆیشت 2 سیاری بۆکسیان هێنا ئەناسان منش لەگەڵ ئەوانە تەسفیر بکرێم ئەوە پیاوبوونەوەی تۆ باسی هەمووی کوڕ بوون یعنی گەنج بوون بەس هەمووی لەژێر تەعزیبە دیار بوو یعنی چیان لێکرا بوو ئەوانیش تەسفیرەکران بەڵێ بۆ بەغا منش کە ئەوانم بینی لەلایە زۆرم پێخۆش بوو لەگەڵیانە سەرکەومەها بڵێن بە یەکەوە کە ئەوانم بینی دوای وتیان جێ نەما بۆ ئەم بیگەڕێنەوە پریادی بەس من هەر لەویانە کە ئەوانم بینی ڕوون کردە دیوارەکە کوردەڵێ سەری ئەکەوێ کە منیان بردە پریادی بڕوە ئەکەی 13 ڕۆژ من سرم هەڵنەبڕی هەر سرم قورس بوو کچێکی هین هەبوو فەیلی خزمەت میە کرد هەیوت چیتە من نازانم من ناتوانم سەر بەرزکەمەوە لە خەفەتە یعنی ئەو کوڕانم بینی ئەوە 13 ڕۆژ مامەوە لەو سجنی پریادیە بەو نەوعە دوایی ڕۆبەیانەیەکی زوو هاتن هێشتا تاریک بوو وتیان ژیان دەرکەنە دەرەوە تەسفیریەکەین ئەو سەبی حەخانە چی لێهادەوەی کە ئەو هەر لە هەولێر مایە جارێ دوای هێنان نەبەغا کچەکانیشیان گرتن ترکە هاتن بە شوێن منە تاریک بوو کاکسەلام بڵین هینەکە ڕۆژەکە کە هاتن بە شوێن مەبن بن بۆ تەسفیراتی کەرکووک و بمنێرم بۆ بەغا مفەوزەکە وتی ئەیکوا وەرەقی تەسفیرەکەی وتی نەیانداوە پێمان بەس و تویانە بڕۆ بیهێنن منش زۆر ترسام بەو شەوە هێشتا ڕۆژ نەبووتەوە بەبێ وەرەقە هاتوون بۆ ساعت چەند بوو هەر تاریک بوو یعنی دەمە و بەیانها لە تاریک هێشتا تاریک ڕوونش نەبوو دوای کە منیان خستە ناو سیاری بۆکسەکە لە ڕێی یعنی ڕێی تەسفیراتمانە ناسید چونکمەوە نەهاتوو چۆمان کردبوو بەیانەیە ئەمانزانی سیارەکان بەکوێچە بۆ تەسفیرە سەیرم کرد لایدا لە 90 قەبرسانێکشی لێ بوو بڕوا بکە ترسێت چوە دڵمەوتم باشە بۆ لایدا و ئەچێتە ئەو قەبرسانەوە تەسەوری چیت کرد تەسەوری هەموو شتێکمە کرد ئەم کوژن چیم لێ ئەکەن ئیتر چوو سێنم کرد مەرکە شوڕتەی لەوەیە تومەزە کوڕێکیان هەڵگرت لەوێش جا تۆزی ئەڵێ نەختێهم بووم ئیترەوە بوو بردمانیان بۆ تەسفیرات بە سیارێکی بۆکس ئەنواوەشکال خەڵکی تیا بوو بەرەو بەغانجا و کاتە گەرمیش بوو زۆر تەسفیر کراین بۆ بەغا کچێک لەوێ نازام خەڵکی چوو بۆ ئەو کچە گرتوبیان لەوێ تەعارفمان کرد ئەو ڕای کرد بوو وابزان لە دەست عایلەکەی گرتوبیان لەسەر حدود نازان لەکوێ هێناوبیانەوە لەوێ تەعارفمان کرد و کچەکە دیار بوو زۆرە ترسا بە منی تۆ لەسەر چی سزم کراوی وتم ئێمە لەسەر کوردایەتی و برام پێشمەرگەی و نێ تێناگەیشت لەو مەوزوعە ئیتر کە سواری بۆکسەکە بووین من ئەو کچە کەوتە لای یەکێ شێت بوو زۆر ترسا بە منی وژیان ئینتی گوعدێنە وتم بۆ وتی زۆر لەوا ترسم وەڵا منیش چوومە تەنی شێتەکە لە ڕێگە ئەمەنە گەرم بوو ئەمە بە ژن بوونیان نە هەمووی تێکەڵ بوو ژن و پیاو لەنە ئەم سیارە بۆکسە گەرمە هەتا بەغا پێکەوە تەسفیرەکران بڵێ ئەتر هەمووی ئەوەی تەسفیرات بووە گویان نادامە تۆ چیت و چینی چەند کەس بوون وەڵا زۆر من پڕ بوو ناڵم جێ نەبوو یانی من ئەو کچەکە لە تەنیشتی و شێتە دانیشت بوو تۆقی بوو فەقیرە
منی خستە ئەمدی و منش نەموت باشە تۆ ئەترسی خۆ منش ئەترسم یعنی بەشکم پەلامارمدا شێتە بەڵام هینم نەکرد ئەو ترسم نەخستە دڵی خۆمەوە وتم مهم ئینسانە دانیشتم لە تەنیشتێتر لە ڕێگا منە گەرم بوو دیار بوو شورتەکان دڵیان پێماستەوتی دابەزین تۆزێ شتی ساردیان بۆ بێنێن هەموو تۆ و دۆندرمەوشت باشە هەڵا منیش دۆندربەکە من دێجاریش وەکو کۆبیدیشین بیگەڕینەوە دۆندربەکە بە دەستمە و لەگەڵ کچەکە قسەمە کرد سێرم کرد ئاوام کرد نەما بوو شێتەکە خواردبووی ئیتر تا بەغا کە چوینە بەغا دەرگایان کردەوە طبعاً چیم بینی دەرگا کرایەوە کاک سەلام تۆ بۆ هەمان فزەیلی قەیناکە ئەوەش یعنی من قەت هینم ناکرد کە لە سم ئستەش ئاواتە خوازیە و سجنم کە چوم دەرگایان کردەوە شەو بۆی خوشکم بەرەو پیرم هات شەو بۆ سەریە من دەیلاتو بوو جسمی ئەوەن دەیلاتو بوو منش وتم بە خوشکەکەی ئارە وتم مەدی حەوە شەو بۆ بۆی لە هاتووە وتی کچە شەو بۆ مرد زیندوو بووە وتم بۆ هیچ قسەم نەکرد تر شەو بۆ من نەباهینی هات باوەشی پیام کرد و هین تر ماوەیەک لە فزەیلە تقریبا 9 مانگە ماینەوە ئەنجا ئەو کات لەیانە بووین شیرینیان هێنا ماڵی یا سەبیحیان هێنا بە یەکەوە بووین ئیتر شەو بۆ ڕۆژ وەزعی تێکە چوو چونکم ئەم خۆی ڕەبووی هەبوو ڕەبووەکەی ئەم بە دەرزیەک نەختی هەناسەیە هاتەوە چکم هەفتەی 3 جار دکتۆرمان بۆ هات دکتۆری عسکەری بەس ژن بوون دکتۆرەکان ئینسان بوون شەو بۆیان بانگە کرد بۆ تەرجمە بۆی تۆزی هەناسەیەکی پاکشە لوشێ لە دەرەوە ئێمە دووەرە تۆ تەرجمە بکە بۆ ژنە و هینانە تۆزێک بۆی دەرەوە پاکترە ئیتر کە شەو بۆ تووشی ئەو حاڵەتا بوو ئەوای دەرزیەکیان لێدایە ئەو دەرزیە لە دەماری بۆی هەناسەی بێتەوە دوای ئەوە دکتۆر وتی ئەم دەرزیە ئەبێ ئەوەی تەمەنی 70 ساڵە ئەبێ لە مانگێکە 1 جالی بدرێ شەو بۆ جاری وا بوو 2 جالی ئەدرا تەمەنی چەند بوو 25 ساڵ بوو یعنی وای لێ ئەهات حرس هین دەست و قاچ و هەمووی ئەنوشتایەوە زمان یانوت دەمی بکەنەوە بە کەوچک بۆی زمانی قوت نەدا ئیترکە هاتەوە سەرخۆی دوو دە ئینسانش نیە ڕوو خۆش گاڵتەیەک لەگەڵمانە تجارێکی هاتن ئەمنەکان وتیان ئەوەی پیرە ئەوەی نەخۆشە بەرێدین منش وتم وڵاتچم پاڕێمەوەڵم بەس ئەو خوشکەمان دەرکەن ئێمە مشکلە نییە شیرینی خوشکم وتی مەڕۆ وتم هەر ئەڕۆ ئەپاڕێمەوە لیان کە من ڕۆشتم کاک سەلام شەو بۆش دوام کەوت یعنی ئستش ئەو منزەرم دێتە بیر کە دوام کەوت فەقیرە بۆ ئەوەی دەرچێ لە سجن ئیتر چوم بە ئەمنەکەم و دوتم ئەم خوشکەمان زۆر نەخۆشە بەشکەم بەس ئەم دەرکردنمان مشکلەنی لە سجنە بمێنینەوە وتی ئێوە کێن لەسەر کێ سجن کراون وتم ئێمە لەسەر برامان وتی ناوی چییە وتم ئازاد وتی ئازاد هەورامی وتی باشە ئازاد هەورامی خوشکی ئەو دەرکەین کێ لە سجن بمێنێ وتم ئافێمە خۆمان زۆرین یعنی 2 خوشکین 2 براین بەشکەم ئەم نەخۆشە دەریان نەکرد ماوەیە مایەوە هەر ڕۆژی 100 جار لە بەرچاومانە مرد و زینەوە بۆ لە سجنە تا ڕۆژێ دکتۆرەکە خۆی ئەوە خەرامان ئاگادارە چکم زۆر جار ئەو بۆ دەرزی دەرەچوو لەگەڵ من 1 جار دەرچووم کە دەرزی و خوێنەکە ئستش لە دەرزیە ترسم ئەو دەرزیان لێدا و خوێنم بینی تێک چوو تر دکتۆرەکە خۆی تەقریری نووسی دابووی بە دایرەی ئەمن وتوی ئەم کچە ماوەیەکی کەمی ماوە لە سجنە ئەمرێ دەریکەن ئەنجا ئەو کاتە تۆزیە حکومەت سڵێک کردەوە لە پێشمەرگە وەکو ساڵی ئەنفالەکان نەبوو گەورە و بچووک بە یەکەوە بکە بە پەلە وتیان شەو بۆ دەرەکەن ئێمە خۆشی شەو بۆیان دەرکرد مهم نیە ئیترێمە چیمان لێکەن وڵا شەو بۆ دەرچوو تومە ئەیانزانی ئێمە تەسفیری سەحرا کاکرین لەویانش ئاسفەی ڕەملی و گەرموین بۆی شەو بۆش نەگات تاویانە لەوێ بمرێ
دەریان کرد ماوەیەکی کەمی پێچوو ئێمەیان تەسفیر کرد بۆ سەحراکە وەڵا شەو بۆش لە کەرکووکەوە هاتووبوو بۆ سەردانمان بۆ فڵەیلیە ناخە ئارە وتم ئارەگیان ئەو کاتەکە تۆ باس کرد جەنابەت پرسی چۆن زانیان لەو سجنن لە سەحراکە خەڵک چۆن ئاگادار بوو شەو بۆی خوشکم کە هاتوو بۆ فڵەیلیە بینی بووی ئێمە لەوێ نەماوین چوو بۆ دایرەی ئەمن توی کووە کەس و کارەکانمان تو بیان نازانین توی چۆن نازانێ و خۆتان تەسفیرتان کردو ئەگەر پێم نەڵێ من لە ناو دایرەی ئەم ناخۆمە سوتێنم وڵا سێرمان کرد ڕۆژیە سیارەی لە دوورەوە اینجا سەحرا بوو هەتا ئەوە دووکە خۆڵەکە هەڵەسێ وتیانەوە سیارەیەکە لە دوورەوە دیە لە دوورەوە بینیمان شەو بۆیە لەگەڵ دوو برادری کاکسامی برا هاتن بۆ ئەوێ بۆ سەحراکە چۆن گەیشتوتە ئێرە وتی بە چ حاڵێ هەتا ینی هینم پێیان کردو کە من بهێنە ئێرانە بتان دۆزمەوە ئێتر لەو کاتەیە ئەوەی ڕقم تەلەفۆنێدا پێ ئەوەی نامەیەدا بە شەو بۆ وتر هەمووی گەیاند ژیان خان حەزەکەی دوای باسی ئەم مەرحەلەی دووەمەکەینەوەی سەحرای سەماوە ئەوە ئەخینە ئەڵقەی داهاتوە کاتێکی خۆش بۆ هەموو لایەکە تا ئەڵقەی داهاتوو